مركب 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 ناش خونا وانده تير ما شاء الله خلق وازاني مانگان بخيب كردوا وانده بزور خوري باسي ومراوي دكا بلام وانيه او لبياني وبوان تكروا نايخون بخواي اگر زور خور باید سنه دبا استیده اشباه او دكاكا ده ورا بخون ده يلا بخون كاكا ده يلا او وين زيت ده وقلمي ده وعلفي ده وجوش عند دين يزو مركب ورا جانا كان ورا الله كان ورا بخون ورا بخون ورا بناوي خوای گەورم میهرەبان من نام سێوی ئیبراهیم عەبدوڵڵا لە دایک بووی ساڵی 1996م بەخێوکاری جۆری پەلۆرم ناوی مراوی هۆڵندیە تقریبا نزیکی ساڵ و نیوەکە دەستم پێ کردووە بیدایە دیلەکەمەوە دەستمان پێ کرد بەڵام سپاس بەخوای ئێستا زۆرە ئەلحەمدولیلا ژیوی ژیانمان لەسەر ئەو پەلۆرەیە و هەتا ئێستا بەردەوامین بیدایەتی من لە عادەدێکی کەمەوە دەستم بۆ مراوی کردووە بەخۆی مراویەکە بەرهەمی زۆر باشە ساڵانە هێلکەیەکی زۆر دەکات و هەروەها لە ڕووی با بڵێن بەچکەشەوە بەچکەی زۆر بەباشی دەردەچێت بۆیە سپاس بخوای ئێستا عادەکەمان زۆر کردووە نزیکی 700 دانەمان زیاتر هەیە لە چەند شوێنێکی جیاواز بەخێو دەکرێت بخۆی ئەو مراویە ئەسڵ هۆڵندی نییە ئەسڵ چینیە ئیدی لە بەهێلکەی ئەو مراویە لە پرتوگالەوە هاتووە ئیدی ئێمە لە عادەتێکی کەمەوە دەستمان پێ کردووە بەڵام سپاس بخوای ئێستا ڕێژەیەکی باشمان هەیە لە چەند شوێنێکی جیاواز بەخێوی دەکەین نزیک 700 دانەیەکمان هەیە لەبەرچ پێی دەڵم مراوی هۆڵندی چونکە جارە قەل هەبوو قەلی هۆڵندی ئێستاش کە هەیە وەزنێکی زۆری دەگرت ئیدی ئەو مراویەش کە هات لەبەرەوەی وەزنی زۆری دەگرت لە قازی کوردی وەزنی زیاتر دەگرێت ئیدی ناویان لێنا هۆڵندی بە حکمی وەزنەکەی ناویان لێناوە هۆڵندی ئەگەرنا بەخۆی هۆڵندینی ئەسڵ ژینگەی کوردستان زۆر گونجاو بۆ مراویەی دەتوانیت تێیدا بەخێو بکەی بەبێ مشکیلە و نە لە ڕووی گەرماوە زۆر مشکیلەی هەیە نە لە ڕووی سەرماوە زۆر مشکیلەی هەیە ئەکەواتە ژینگەکەی کوردستان گونجاوە دەتوانیت تێیدا بەخێو بکەی و بەبێ مشکیلە بەرهەمی لێ وەربگریت حەز خولیای من لە حەز خولیای هەموو کەسێکی جیاوازە چونکە من بە خۆشەویستیەوە دەستم بەو پەلەوەرەی کردووە مراوی هۆڵندی هەتا ئەوەی ئەو مراویە لە ناو ماڵیدا بەخەوم کردووە لە بەچکەیەوە هەتا ئێستا لەگەڵ خۆمدا و هۆگری یەکتریش بووینە ئیدی وەکو حەز خولیا پێم وانە هیچ کەسێک وەکو من حەز خولیای بۆ ئیشەکەی هەبێت و بە مۆدێلێکی زۆر جیاوازی من دەستم بە ئیشی مراوی هۆڵندی کردووە کە هیچ کەسێک لە کوردستان ئەو شێوازەی پێڕەو نەکردووە تەنانەت من لە تیکتۆکەوە لایڤ دەکەمەوە و هەروەها ڤیدیۆ دروست دەکەم ڤیدیۆی جیاواز کە تەنانەت منداڵەکانیش حەزیان لێ و گەورەکانیش حەزیان لێیە بۆیە بۆ مەسەلەی حەز خولیایەکی زۆر جیاوازم هەیە و هەروەها مۆدێلێکی نوێی بەخێوکردنی پەلەوەریشم لە کوردستان هێناوەتە ئاراوە بۆیە پێم وایە تا ئێستا سەرکەوتوومەتێدا سپاس بخوای ئینشاڵڵا هیوادارم خەڵکی کێشکە دەستی پێ کرد سەرکەوتوو بێت ئەوە کاتی خۆی پۆستێکم کرد لە تیکتۆک ئەوە بەچکەیەکی زۆر بچوو بوو دەکتم دەمەوێت ناو لەو مراویی بنێم کەسێک ناوێکم بۆ بنووسێت کامەی زۆرترین لایکی بۆات ئەو ناوی لێ دەنێم ئیدی ناویان لێنا زەردا هەتا ئێستا با بڵێن لە نێو ماڵیدا بەخێوم کردووە زۆر هۆگریمە وەروە زۆرم خۆش دەوێت تەنانەت لەگەڵ مراویەکانی پشتم شتێکەڵ نابێت یعنی جیاوازی ئەوەی زۆر فەرقی لەگەڵ مراویەکانی دیکە مراویەکانی دیکە لەوانەیە بۆ گۆشت و بۆ سەڕین و بەرهەم بن بەڵام ئەوە گەر هەموو دنیام دێ دڵم نایە سەری بڕم و زۆریشم خۆش دەوێت ئەو مراویە وەزنی زۆر دەگرێت لە قازی کوردی وەزن زیاتر دەگرێت هەتا وەکو 5 کیلۆ وهروە ئەگەر بە شێوازی تاک بەخێو بکرێت هەتا 6 کیلۆش دەڕوات تامو لەزەتی گۆشتەکەی زۆر تایبەتە ئەوجا من بە شێوازێک دەڵێم لە هەموو پەلەوەرەکانی دیکە خۆشترە ئەوانەی لە کوردستان بەخێو دەکرێت ئەگەر بێت و بە سروشتی بەخێو بکرێت وهروە تەمەنی سەری 6 مانگ بێت هەم گۆشتەکەی زۆر جوان دەبێت وهروە گۆشتەکەی زۆریش بەتام دەبێت ئیدی شێوازێک کەشێ بەعەلەف بەخێو دەکرێت ئەویشیان گۆشتی خۆشە بەڵام ناڵم وڵای وەکو گۆشتەکانی دیکە خۆشە وەکو قاز و قەل و ئەوانە بەڵام بە تەئکید ئەگەر بە شێوازی ئاسایی و بە پاکخۆیانی بەخێو بکرێت گۆشتی زۆر بەتامۆ زۆریش خۆشە و خواستەی زۆریشی لەسرە جیاوازێکی ئەو مراویەش با بڵێن لەگەڵ مراویەکانی دیکە وەیە گۆشتەکەی هەم وەزنەکەی بەڕووی گۆشتەکەی وەتامی زۆر خۆشە وەزنەکەشی زیاترە ئیدی قسەیەکە بوو لە ناو کوردەواریدا کاتی خۆی کە دەیانگو مراوی لە ناو چڵپاودا دەگەڕێت
طبعا قسەکە تەواو بوو کاتی خۆی لەناو چڵکا و لەنێو کۆڵانەکاندا دەسوڕایەوە ئیدی ئەو مراویە خەڵک حەزی نەکرد بیخوا بەڵام ئەو ڕۆکە مراوێکی ئاوا پاک و خاوێن هەیە کە گۆشتی یاوە تایبەت هەیە خەڵکی زۆر خواستی لەسرە و زۆر وردە وردەش بەرەو پێش دەچیت. کاکسێ وەرەکە پێمان بڵێ شێوازی بەخێوکردنی ئەو براویە تا چەند هێچ و زەحمەتی و ناخۆشی تێدایە؟ بەڵێ بۆ خۆی هەموو پەلەوەرێک زەحمەتی هەیە بەخێوکردنی بەڵام ئەو پەلەوەرە زۆر جیاوازە لەبەرەوەی هەم مردنی کەمە هەمیش زەحمەتی زۆر نییە نەخۆشی کەمە دەرمانی کەم دەوێت ئیدی پێم وایە لە هەموو پەلەوەرەکان جیاوازە لە ڕووی بەخێوکردنەوە زۆر ئاسان بەخێو دەکرێت ئێستا خەڵکی جۆری دیکەی پەلەوەر بەخێو دەکەن نیوکاسڵی زۆرە یان نەخۆشی زۆرە بەڵام ئەوەیان تا حەدێکی زۆر فەرقی هەیە و هەروە کەمتر نەخۆش دەبێت چاو پەلەوەرەکانی دیکە. ئەو وەسکانەشمانەیە ئێمە زیاتر بەسکی لێ دەفرۆشین و هێلکەشی لێ دەفرۆشین و مراوی گەورەشی لێ دەفرۆشین ئەوە تەمەنی 3-4 ڕۆژ دەبێت جوتی ئەو بەچکەی بە 12,000 دەفرۆشین ئەنی کاتە کەسێکە بەمونە تەلەفۆن دەکا ئەمە ئەو بەچکانە یەدەینە لەبەرچیژە من 3-4 ڕۆژ دەی هێڵمەوە لەبەر خاتری مشتریە چکە لە بیدایەتی کاتێک لە مەفقەزە دەچێت لەوانەیە سەقەتی تێدا بێ یان لەوانەیە بنمونە تیدا بێت دەرنەچێت لە 3-4 ڕۆژدا ئەوەی کە بەکەڵک نایەت ئێمە جیای دەکەینەوە ئیدی ساغەکان بۆ مشتریەکان دەنێرین. مرەکە وەرن گیانەکانم وەرن یاڵا بڕۆ یاڵا بڕۆن یاڵا لە تۆ زیاتر مراوی گیان من کێشێکا بم مرەکە بخۆر دەی کاکە بخۆر قابیلی ئەوەیە یاڵا دەی